پێشینەیەکیان نەبووە لای پۆلیس لای باسی ساختەکاری و تەزویرە تەزویرێک کە بەرپرسانی پۆلیسی پارێزگای سلێمانی با درێژایی مێژووی کارکردنیان نەیان بینیوە. بەڕێوەبەرایەتی پۆلیسی پارێزگای سلێمانی دەستگیرکردنی باندێکی ساختەکردنی ڕاگەیاند کە لەسەر جەمدام و دەستگاکانی حکوومەتی هەرێم و ڕێکخراوەکان و دام و دەستگا حزبیەکان لە ناوە و دەرەوەی هەرێم کاری ساختەکاریان کردووە بە جۆرێک بە ناوی فڕۆکەخانە و حیزبەکانی باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان و دادگا و بانکەکان و وەزارەتی دەرەوەی عێراق و داعش و حەشدی شەعبی و دەیان دام و دەستگای ڕەسمی وڵات بەڵگەنامەیان ساختە کردووە. ماوەی 2 مانگە ئێمە بە وردی چاودێری ئەم بانداکەین 2 مانگە ئەمانەوێ بزانین بگەنێ نەتیجەیەک بۆ ئەوەی بتوانین بە مستەمسەکەوە دەستگیریان بکەین و ئەم شەو پۆلیسی سەرچنار لەگەڵ پۆلیسی سەرات توانیان ئەو باندە دەستگیرکەن کە ئەمانی جەنابتانی بین هەمووی مستەمسەکە بەوان بۆ هەمووی کاری ساختەکاریە. وەگەر هەنێک لەو ساختەکاری ئەوانتان بۆ باس بکەین لە وەزارەتی خارجی عێراقەوە دەستیان پێکردووە. مۆری ساختەی وەزارەتی خارجی عێراق، دروستکردنی مۆری ساختەی ئاسایشی سلێمانی، دروستکردنی مۆری ساختەی ئاژانسی پاراستن و زانیاری هەرێم پاراستن، هێزەکانی 1970 لقی 4 پارتی، کەمەندامانی سەنگەر، سەرۆکایەتی دادگای سلێمانی بەسەرجەم بەشەکانی و بە ئەحوالی شەخسی تحقیق تەمیز کاتب عەدل، مەتاری سلێمانی، جنسێ، هاتوچۆی سلێمانی، هاتوچۆی هەولێر، هاتوچۆی کەرکووک، پۆلیس ئیرهابی کەرکووک، جنسەی کەرکووک، جنسەی بەغدا، کارتی نیشتمانی سلێمانی و هەولێر، گشتی هاتوچۆی هەرێم، تەزنیدی عامایی بەغدای کۆن بەکارهێنێ وەسیقەی ئینای تەواوکردنی خدمە، کارتی زانیاری سلێمانی، کارتی نیشتمانی کەرکووک، وەزارەتی بازرگانی، وەزارەتی داد، شاهادەی وەفات، مۆڵەتنامەی تەندروستی بەیان ولادە، مەڵبەندی تەندروستی ئیبراهیم پاشا، ئەدیلەی جنایی سلێمانی کە ئەستۆپاکی بۆ خەڵکەکە ئەگەر کەسێکشی کوشت بێت تاوانێکی لەسەر بێ ئەم ئەستۆپاکی بۆ خەڵکەکەن بۆ دەرەوە بەپارە، چەکی هەموو بانقەکان، نووسراوی بانقەکان، کارتی هاتوچۆی ئێران، مۆڵەتی شۆفێری ئێرانی، فەرمانی دەستگیرکردنی ئێرانی، بەیان ولادەی ئێران، ئەمانە هەمووی لە وڵاتی ئێرانن، تەزویرکردنی بۆ خەڵکی لە شەڕیا لە هەر کێشەیەکا برینار بوو بێ ئەم بەپارە ئەیانکا بە بریناری شەڕی داعش، نووسراوی ساختەکاری لیژنەی توبی، بە سەدان مۆریتری هەموو دام و دەستگاکانی بگرە زۆربەی عێراق و وڵاتانی دراوسێتی سووریا، ئیمارات، ئێران. ئەمانە ئەم شەو لەلایەن هێزەکانمانەوە دەستگیر کراون و ئەمانش کە ئەیبینن بەشێکە لەوانەی کە کردویانە بە ناوی داعشەوە کە ئەمایان کردووە پشتگیری ئەیکەن کاوە ئەندامی ئەوانە بۆ دەرەوە بۆ ئیشوکاری خۆیان. ئەمید ئاسۆتەها لە کۆنگرە ڕۆژنامەوانەکەیدا ئاماژەی بۆ کرد نزیکەی 2 مانگ چاودێری و باندەیان کردووە کە 2 کەسن و خەڵکی سلێمانین و دانیان مەتاوانەکەیان داناوە ڕەنگە لە داهاتووشدا فەرمانی گرتن بۆ کەسی تریش دەربچێت. زۆرینەی کارەکانیشان بۆ ئەو کەسانە بووە کە ویستویانە بچنە دەرەوەی وڵات. لەوانەیە بڵێم زیاتر لە 500 جۆر مۆر و شتی تەزویرانەیە بۆ هەموو شوێنەکان بەکارێنن. ڕەبتیان نییە زۆربەی کارەکانیان بۆ ئەو کەسانەیە کە لە دەرەوەی هەرێمن کە لە ئەوروپا و لە وڵاتانی دەرەوەن بۆی بتوانن ئیقامەی پێوەرگرن. زۆربەی بۆ ئەوانە زیاتر بەکارهێناوە. دانیشتوی شاری سلێمانی و هەر لە ناو شاری سلێمانیش دەستگیر کراون. ئێمە وەک پێم وتن 2 مانگە بە وردی چاودێری ئەمانەکەین بۆی بە هەموو مستەمسەک و کەلوپەلەکانەوە بیانگرەوە خۆشیان دانیان بە تاوانەکەیان ناوە کە ئەمانە هەمووی ئەوانە و لە ماڵەکانش بە خۆیان گیرەوە شتانە. ئێستا 2 کەس گیراوە لەوانەیە فەرمانی گرتن بۆ کەسی تریش دەرچێت. لەسەر چارەنووسی و هاوڵاتیانی کە پەنایان بۆ ئەم باندە بردووە تا تەزویریان بۆ بکەن. بەڕێوەبەری پۆلیسی سلێمانی وتی دادگا بڕیاری کۆتایی لەسەر ئەو کەسانە دەدات. ماوەیەکە تەزویر و ساختەکاری بە شێوەی جۆراوجۆر بڵاو بۆتەوە کە لە بەرامبەر بڕێک پارە بەڵگەنامەی فەرمی ساختە دەکرێت کە ئەمەش بەهای بەڵگەنامە فەرمیەکان کەم دەکاتەوە و گومان لەسەر هەموو نووسرا و بەڵگەنامەیەکی ڕسمیش دروست دەکات. ڕاستی حەمامین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.